پرۆسەکە لە ئەسنووری ئیدارە سەربەخۆی سۆران هەروەکو پلانمان بوودانا بۆ زۆر بەباشی بەڕێوە چوو لە 16 بۆ 19 کە فۆرمی خێزان بوو دەتوانم بڵێم 100% هەموو خێزانەکان تومار کراون تاک بە تاکی خێزان ئێستاش کە قەدەغەی هاتوو چووە لە 20 بۆ 21 ئەمە تاکید لەو زانیاریانە دەکەینەوە هەموو ئەو معلوماتانەی لە ڕۆژی 16 بۆ 19 تومارکراون بژمێرەکان سەردانی خێزانەکان دەکەن تاکید دەکەنەوە کەوا ئەو زانیارانە پشتڕاست دەکەنەوە ئەو جا دەنێردرێت بوو داتە سەنتەری بەغدا لە هەموو ئیدارەی سەربەخۆی سۆران 1180 بژمێرمان هەیە و 550 بەڕێوبەر و چاودێری دەکرێت گرفتی تەکنیکی حتمما هەموو لە ڕێگەی تابلێتەوە بەڕێوە دەچێت گرفتی تەکنیکیش هەر دەبێت بەڵام هەر بە زووی لەلایەن تیمی ئایتی بەڕێوەبەراتیمان بە زووی ئەو گرفتانە چارەسەر دەکرێت ئەو شوێنانەی سەرژمێری تێدا ناکرێت زیاتر گوندەکانن لە سنوورەکان ئەوانە کەەوە لە دەرەوەی هێزی ئەمنی هەرێمی کوردستانن دەتوانین بڵێن لەژێر دەسەڵاتی هێزی پەکەکەدانەکەەوە بە هیچ شێوەیەک تیمەکانمان ناتوانن سەردانی ئەو شوێنانە بکەن ئەوانە بە دوو ڕێگە هەندێکیان هاتوونە ئەو شار و شارشکانەی نزیک ئەو گوندانە خۆیان تومار دەکەن ئەوانەی دەمینن بە فۆرمێکی تایبەت بە حەملە ئەوەنەش تومار دەکرێن بە هیچ شوێک مافیان نافاوتێت لە هەموو عێراقیش لە هەموو هەرێمی کوردستان ئەو کێشە هەیە ئەوانە هەمویان بە فۆرمێکی تایبەت تومار دەکەن تا ئێستا تیمەکان وەکو پێم گوتن ناتوانن سەردان بکەن بە فۆرمێکی تایبەت میکانزمەکە لە دوای سەرژمێری ئەوش دیاری دەکرێت دوای ئەو پرۆسە کوتای بێت ئەوش دەست پێ دەکرێت